بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێککە و لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی نووسین و یادەوەری با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم لەبەرەوەی کە کۆمەڵێک بارودۆخی سیاسی دێنە پێشەوە کە پێویستە کاکە ئێمە ئەندازێک دەستکاری ناوڕۆکی بەرنامەکەمان بکەین یاخود ئەو مادانەی کە هەیە و بابەتانەی کە هەیە بۆ ئەوەی کە پەیوەست بێتەوە بە واقعەکەەوە هەوڵ دەدەین کە بابەت گەلێک پێشکەش بکەین کە سوودێکی هەبێ بۆ واقعەکەەوە بە تایبەتی ئەوەی کە پێوترێ هاتنە پێشوەی پرۆسی هەڵبژاردن. بۆیە ئەڵلقەکانی هەریەکە لە 91 و 92 93 و 94 کە تایبەتە بە بابەتی ناسخ و مەنسوخ تایبەت بە کتێبەکەی مامۆستا عەلی باپیر هەڵەگرین بۆ ئەوەی کە دواتر بینەوە بابەتەکان پێشکەشکەین وەروەها بێنەوە خزمەتان لەبارەی ناسخ و مەنسوخەوە. بەڵام ئەوەی کە ئێستا دەمانەوێت قسەی لێ بکەین کتێبێکی دیکەیە کە باز لە گرنگی ڕەوش لە سیاسەتەکە. ئەم بابەتە یاخود با بڵێن ئەم کتێبەش یەکێکە لەو کتێبانەی کە کۆمەڵک بابەتی گرنگی تایە کە دەکرێت یارمەتی دەربێ یاخود هاوکارمان بێ بۆ ئەوی کە ببزانین چۆن تێڕوانینی سیاسی دروستەکەین و هەروەها چۆن لە سیاست بڕوانین و هەروەها گرنگی ڕەوش لە سیاسەتە بە جۆرە لە جۆرەکان. بۆیە تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا ئەم کتێبەش جێگای سوودی ئێوە بێ و بە تەئکیدیش ئینشاءڵڵا لە داهاتووە ئەو بەرنامانەی کە ئەو ئاڵقانەی کە لەسەر مەسەلەی نەسخن ئینشاءڵڵا پێشکەشی ئێوەی خۆشەویستیانەکەین. سوپاس دەکەین مامۆستا زۆر بەخێر. سپاس بۆ ئێوەش و بەخێریش بێن کاک پەیوەندجان. جەنابش دەگەر ئەم پێشی چه قسێکت هەیە لە خزمەتان؟ وەڵامیش 4-5 قسەم هەیە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين. وەکو جەنابەت باست کرد ئێمە ئەو 4 ئاڵلقەی کە ماون لە بابەتی نەسخ کە ئاڵلقەکانی 91 و 92 93 و 94 هەڵیان دەگرین بۆ دوای ماوەیەکی دیکە واتە دوای تێپەڕینی پرۆسەی هەڵبژاردن. ئێمە ئێستا دەست دەکەین بەم کتێبە کە ئەمە چاپی سێمیەتی گرنگی ڕەوش لە سیاسەتدا و بە خێراییش یعنی لە ماوەی 2 ساڵدا ئەوە بۆ جاری سێم چاپ کراوەتەوە. بەنسبەت بابەتی نەسخ من 2-3 وردە تێبینیم هەیە کە دوای دەگەڕێنەوە سەری. یەکەمیانەوەیە کە حەز دەکەم هەموو ئەوانەی تێبینی و سەرنجیان هەیە لەسەر قسەکانی بەندە بە شێوەیە کە شایستەی موسڵمانە و شایستەی ئەهلی عیلمە قسە بکەن. وەکو چۆن بەندە هەوڵم داوە کە بابەتەکە چۆن ئاوا بیخەمە ڕوو ئیدی توانج و پرلار لە کەس ناگرم بە هەر کەسێک کە قسە دەکا ئەگەر بێوێت قسەکەی وەربگیرێ جێ بگرێ کوردەواری خۆمان دەڵێن قسە بکە جێ بگرێ ڕبە بپێوە سەر بگرێ وا باشە شێوازێکی جوانی بۆ هەڵبژێرێ. من ئامۆژگاریان دەکەم ئامۆژگاریشی دڵسۆزانیان دەکەم بە قسە نەپڕژێنن و بە شێوازی ناشایست قسە نەکەن توانج و پلار لە کەس نەگرن بۆ خۆیان پێی ناشیرن دەبن. ئەوە یەک. 2 موسڵمان هەمیشە بە دوای بەڵگەدا دەگەڕێ. خوای پەروەردگار لە چەند شوێنێک لە قورئاندا فەرمان بە پێغەمبەری خاتەم دەکات صلی الله عليه و آله وسلم کە بە بەرامبەرەکانی بڵێ بەڵگە بێنن. قل هاتوا برهانكم إن كنتم صادقين. ئەگەر ڕاست دەکەن بەڵگە بێنن. من قسەی بێ بەڵگە ناکەم. هەر قسەیەک دەکەم بەڵگەی خۆم دێنمەوە. بەڵام تا ئێستا هەندێک خەڵکم بینیوە کە تێبینی و سەرنج لەسەر ئەو بابەتەی بەندە دەردەبڕن بەس تۆمەت بەخشینەوە و قسەی ناشیرنم لێبینیون کە بۆ خۆیان ناشیرنە. با بەڵگە بێنەوە. ئەوە 2. 3 کوردواری خۆمان دەڵێن مەیدان مشکان نەیان کێڵاوە
من دەڵێم قورآن یەک ئاەتیشی تێدا نییە حکمی پێ نەکرێ من بەرگری لە قورآن دەکەم بەرگری لە مەزنی قورآن و بەرزی قورآن دەکەم ئەو قورآانی کە خوا بە مەزن قورآن عظیم بە بەرز إنه في أم الكتاب لدينا لعلي حكيم وبحكيم پێناسەی کردووە ئەو قورآانی کە خوا دەفەرمێ ئاەتەکانی هەموو محکەمن كتاب أحكمت آياته ثم فصلت من لدن حكيم خبير سەرەتای سوورەتی هود من هەروەکو خوا فەرموویەتی منیش هەروە دەڵێم قورآن ئاەتەکانی هەمویان محکەمن قایمن پتەون لە شوێنی خۆیاندان کاریان پێ دەکرێت هەر کامێکیان لە شوێنی خۆیدا من ئاوا دەڵێم هەر ئەوە دەڵم کە خوا کتێبی خۆی پێناسە کردو هەر کەسێ پێشەوانەی ئەوە دەڵێ با بزانێ ئەو پێشەوانەی سروشتی کتێبی خوایە و پاشان مەدان بشکان نایکێڵە من تەحەدا دەکەم یەکێک لەو 6236 ئاەتە یەک ئاەتم بۆ بێنێتەوە بە بەڵگە بڵێ ئەو ئاەتە کاری پێ ناکرێت من هەموو قورآنم تەفسیری هەموو قورآنم کردووە لە خۆم و ناڵێم قورآن ئاەتی مەرسوخی تێدا نییە و من بەڕاستی لاسای قسەی پێشخۆشم ناکەمەوە چونکە لاساکردنەوەی قسەی هی پێشخۆت عادەتی نامسڵمانانە إنا وجدنا آباءنا على أمتي وإنا على آثارهم مقتدون وإنا على آثارهم مهتدون بەڵام مسلمان نابێ دەبێت ڕێز لە پێشوانی خۆی بگرێ بەڵام هەر قسەیەک لەبەرەوەی کە لە پێش ویدا گوتراوە معناوانی حەقا قسە زۆر گوتراون وەزانایان قسەیەکی جوانیان هەیە ئەقوال العولەماء يستدل لها ولا يستدل بها قسەی زانایان بەڵگەی لەسەر دەهێنرێتەوە بە بەڵگە ناهێنرێتەوە تاکە شتێک بۆ ئێمە بەڵگە بێ وحی خوایە قورآن و سنەتە ئەوی دیکە هەمووی تێگەیشتنە لە قورآن و سنەت هەمووی دێ بەڵگەی لەسەر بهێنرێتەوە بۆیە با هیچ کەس نەڵێ وڵا لە فڵان کتێبەوە گوترا فڵان کتێبەوە گوتراوە قیل و قالە بەڵام قسەی زانایان دەبێ بە بەڵگەی لەسەر بهێنرێتەوە ئەم جا دەچەسپێ ئەگەر نا قسەی هیچ کەس حجەت نییە جگە لە قسەی جگە لە فەرمایشتی خوا و قسەی پێغەمبەری خوا صلى الله تعالى عليه وآله وسلم ئەو چەند تێبینیم هەبوو و بەنسبەت ئەم کتێبەشەوەکو گوتم کتێبێکی گرنگی بەندەیە و باشیشە کە لەم سەر و حەدەی کە بەرەو هەڵبژاردن دەچین ئەم کتێبە قسەی لێ بکەین بیتوێژینەوە چونکە گرنگی ڕەوشت لە سیاسەتدا حتمما جەنابەت لە پرسیارەکانتدا پرسیار دەکەی بۆچی ئەو بابەتە هەڵبژێردراوە بەڕاستی یەکێکە لە بابەتە زۆر پێویستەکانی ئەم ڕۆژگاری ئێمە کە بەداخەوە ڕەوشت و بەها بەرزەکان نەکرد لە سیاسەت لە کەسابەت لە برادەرایەتی لە خزمایەتی لە زۆر شت ڕەوشت و بەها بەرزەکان داڕندراون بۆیە لە زیاتیەوە کە جێی بەهرەی خەڵک بن جێی زیانی خەڵکن و لە زیاتیەوە کە خەڵک بە چاوی ڕێز و حرمەتەوە تەماشایان کە بە پێشەوانەی ئەوە تەماشایان دەکەن مامۆستا هەڵبەت منش دوایی لە کاتی خۆیان لە کاتینەوە سەر بابەتی نسخەکە کۆمەڵک با بڵێن پرسیاری جددی و جەوهەری ماوە کە ئینشاڵڵا ڕوبەڕووی جەناب تێکەینەوە بەشێک لە ئەو ڕایانە ژێنین ناو بەرنامەکەەوە ئینشاءڵڵا کە ڕای مەسەلەن پێچوانەی بۆچوونەکانی جەنابتە ئینشاءڵڵا هەڵبەت بە ئینسافەوە هەروەها بە ئەوەی کە پێکوترێ عەدل و ئینساف و هەروەها ئینشاءڵڵا بەو پەڕی باوەڵێن بابەتیەوە شرۆڤی بابەتەکەکەن ئینشاءڵڵا لەگەڵ جەنابتە من کێشەم لەگەڵ بەڵگە و زانست و شێوازی جواندانی کێشەم لەگەڵ قسەی بێ بەڵگەدایە قسەم لەگەڵ کێشەم لەگەڵ تۆمەت بەخشینەوە قسەی ناشیرین هەر کەسێ بە عیلم قسە دەکا بە بەڵگە قسە دەکا زۆر سپاسی دەکەین بە فەرمایشی خۆی بڵێ مامۆستا جەنابە نووسی ئەم کتێبەیەکێکە لە پێویستیەکانی ئەم قۆناغ و هەلومەرجەی ئێستامان هەڵبەت قسە زۆرەکرێت لەسەر بابەتی ئەخلاق یاخ با بڵێن ڕەوشت ئەوەی کە هەڵبەت کە من ئەگەر وشەی ئەخلاقم بەکارێنە هەرمە بەسم ڕەوشتە بەتەئکید وە لەسەر سیاسەتیش بۆیە من پێم خۆش بوو بەر لەوەی بکەینە سەر کتێبەکە کۆمەڵک بابەتی تری سەربەخۆ هەیە بۆی ڕەخۆشکردنێک بێ ڕاستیەکەی بۆ کتێبەکە کۆمەڵک ینی پرسیاری خارجی بکەم یاخود لە دەروێ کتێبەکە و دوای ئەمە گەڵاڵە بێ بۆی کە
ئەو بینەر و بیسەرەی کە جۆمان لێگرێت لەسەر ناوەڕۆکی کتێبەکە باشتر هەزمیکە و باشتر بتوانێت هینی بکات ینی دەرچینەکە بک بابەتەکە و معلوماتەکانی بامەستا تۆ لەم کتێبەیە کە لە عینوانەکەیەوە دیارە ئەم باسی ڕەوشتە بەڵام ڕەوش لە سیاسەتە ینی دوو چەمچی جیاوازت هێناوم کۆت کردوونەوە لەلایەک ڕەوشت لەلایەک سیاست ئەنی تۆ دەتەوێت لەسەر چ خوانێک ئەمانە کۆکەیتەوە بیانگەیەنی بە یەک بەڵێ کاک پەیوەند لە ئیسلامدا دیارە من لە ڕوانگەی ئیسلامەوە قسە دەکەم لە ئیسلامدا وەکو چۆن مرۆڤ لە کۆمەڵێک ئەندام پێک دێ بە هەموو ئەندامەکان دەبێتە مرۆڤ بەسەر بە هەموو پێکاتەکانی و چاو و گوێ و زار و لوت و ئەوانە و مێشک و پاشان سینگ و سکو هەردوو قۆڵ و هەردوو دەست و پشت و ئەوەکو ئەندام ڕواڵەتیەکانی پاشان بە ئەندامە پەنهانەکانی بە هەمویان مرۆڤ پێک دێ و مرۆڤ لە ڕوح و جەستە پێک دێ کە هەر کامێک لە ئەندامەکان و هەر کام لە ڕوح و جەستە کۆمەڵێک ئەرک و کۆمەڵێک تایبەتمەندی خۆیان هەیە ژیانیش بە هەمان شێوەیە ژیانیش بۆیە کە دێنە سەرباسی سیاست و حکومڕانی و سەرپەرشتیکردنی کاروباری کۆمەڵگا ئەوە هەم زانستی دێتەوە نێو هەم ڕەوشتی دێتەوە نێو هەم عیبادەتی دێتەوە نێو و هەم ئابووری دێتەوە نێو زۆر شتی دێتەوە نێو واتە ئێمە وەختێک دەڵێن سیاست کە دەڵێن سیاست یا کە دەڵێن ڕەوشت ئەوە چەمکێکی تەجریدی لە مێشکماندا هەیە کە لە دنیای واقعدا بوونی نییە سیاست لەکوێیە و هەموو شتەکان هەروان ڕەوشت لەکوێیە ڕەوشت لە کەسێکدا بەرجەستە دەبێ و سیاست لە حکومڕانان و سیاستمەداراندا بەرجەستە دەبێ یعنی ئێمە سیاسەتی ڕوو تەنیا لە مێشکدا هەیە هەروەکو دادگەری جوانی لە گوڵێکدا بەرجەستە دەبێت لە پیاوێکدا لە ئافرەتێکدا لە منداڵێکدا و دادگەری دیسان لە شێوەیەکی حکومڕانیدا بەرجەستە دەبێت ڕازگۆیی و پاچی و چاچی هەموو ئەوانە دەبێ وریابین چەمکە تەجریدیەکەیان کە عەقڵ دایدەڕنێ لە واقع لەسەر ئەرزی واقع بوونی نییە بەس لە زیهن و مێشکی ئینساندا هەیە جا لە ژیانی مرۆڤدا حکم و سیاست لەگەڵ ڕەوشت ئەلبەتە ڕەوشت بە شەمکە فراوانەکەی کە چ ڕەوشتی باش بێ چ ڕەوشتی خراپ بێ کە وشەی خولوق کە بە ئەخلاق کۆ دەکرێتەوە لە زمانی عەرەبیدان بەڵام ئێمە ڕەوشت ئەگەر کۆی کەنێڵین ڕەوشتەکان وەکو گوتم لە هەڵس و کەوتی مرۆڤەکاندا تەجەلی دەبێت و بەرجەستە دەبێت بۆیە من کە ئەو دوانم پێکەوە باس کردووە لە ڕاستیدا ئەو دوانە دووشتی تێکەڵکێشن جارێ بۆ ئەوانەی کە دادگەرانە حکومڕانی دەکەن و بەڕێی خوادا دەڕۆن حکومڕانی دەکەن وەکو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام و جێنشینانی پێغەمبەران خوالیان ڕازی بێ و حکمڕانانێکە کەم زۆر بە دوای پێغەمبەران کەوتون عەلەیهیم السەڵات وەسەلام تەماشا دەکەی بەهای بەرز و ڕەوشتی جوانی دادگەریان لە نێو کای سیاسیدا بەرجەستە کردووە هەروەها ڕازگۆیی ئەمانەت پارێزی وەفا خاکی بوون و ڕەحم و بەزەیی هەموو ئەو ئاکارە بەرز و پەسەندانە ینی ئاوێتەیان کردوون لەگەڵ شێوەی حکومڕانیەکەدا کەواتە لە ڕاستیدا ئێمەین کە شتەکان لێکدا دەڕنین ئەگەنا لە ئەسڵدا شتەکان پێکەوەن جاوەکو گوتم ئەگەر حکومڕانی دادگەرانەش نەبێت کە لە پێغەمبەراندا عەلەیهیم السەڵات وەسەلام و لە جێنشینەکانیاندا و لە حکومڕانانێدا کە بەڕێی پێغەمبەراندا ڕۆیشتون بەرجەستە بووە ڕەوشتی پێچەوانەی ڕەوشتی جوان دەبێت دڵڕەقی
زوڵمستەم قۆرخکاری گەندەڵی خۆسەپاندن فیز و خۆ بەزلگری ئەوانش لە شێوەیەکی دیکەی حکومڕاهیندا لە شێوەیەکی دیکەی سیاسەتدا بەرجەستە دەبن کەوانش هەر ڕەوشتە بەڵام ڕەوشی دزێ و خراپن ینی ڕەوشت و ئاکارە دزێ و خراپەکانن کەواتە هەر چۆن بێ حکومڕانی و سیاسەتکردن لە ڕەوش هەر خاڵی نابێت چ ڕەوشتە جوان و پەسەندەکان چ ڕەوشتە دزێ و خراپەکان مامەستا کە عنوانی کتێبەکە بینی گرنگی ڕەوش لە سیاسەتە هەستەکەی ئەم دوانە ئەندازەیەک لێک دوورن جەنابەت ئاماژەشت پێکردوتت هیچ سیاسەتێک بەبێ ڕەوشت تا بێ هەڵبەت ڕەوشتیش پۆلێ نەکرێ ئەمە چ جۆرە ڕەوشتێکەوەی کە جەنابەت وتت ئەو پەسەند هەیە و ناپەسەند هەیە قسەکە لەسەرەوەیە مامۆستا تۆ ڕەوشت و سیاسەت هەردووچیان وەکو دوو چەمکی سەربەخۆ ئەناسی ئەتەوێ مەسەلەن بۆن منە جارێککە ئەم دوانە بگەێنی نۆکتەوە بە یەک یاخود هەر تەسەوری ئەواکەی کە ڕەوشت و سیاست بە یەکەون و هەندێک جار هەوڵ درراوە لێک جوداکرێنەوە قسەکە لەسەر ئەوەیە با پرسیارێک ئاوا بکەمەوە تۆم دوو چەمکە سەربەخۆ ئەناسی ڕەوش لە شوێنێکە و سیاست لە شوێنێکی ترە دوای پێویستە بگەن بە یەک لە پرۆسەیەەکە یاخود ئەمانە هەر بە یەکەون و بەڵکو هەندێک مەسەلەن بۆن منە بۆ چوون ئەوانە هەیە کە ئەوێت جوڵانەوە هەیە ئەوێت سیاست و ڕۆژ لێک جاکاتەوە بەڵێ هەردوو واتاکان هەڕاستن تەماشا بکەن جارێ ئەمە تاوان دوو تاری بەندە بۆ دوو محاضەرەی بەندە بۆ دوایی کراوە بەم کتێبە کە لە ئەسڵدا ناونیشانەکەی ئاوا بوو سیاسەتکردنی ڕەوشت بەرزانە لە ئەسڵدا ناونیشانەکە بەو شێوەیە بوو سیاسەتکردن بە ڕەوشتێکی بەرز و جوانەوە کەواتە مەبەستم لە ڕەوشت لێرەدا ڕەوشتی بەرز و جوانە گرنگی ڕەوشت واتە گرنگی ڕەوشتی بەرز و جوان پەسەند لە سیاسەت و حکومڕانیدا مەبەستم پێی ئەوەیە بەڵام ئەو پرسیارەکەی جەنابەت هەردووکی هەر گونجاوە واتە دەگونجێ بڵێین ئێستا لە واقع حکومڕانی ئێستادا هی زۆر لە حکومڕانەکان چ لە هەرێمی کوردستانی خۆمان چ لە ئاسی عراق لە سەر ئاسی زۆر لە وڵاتانی دنیا ڕەوشت و بەها بەرزەکانیان لەولا داناوە و بە شێوەیەکی ڕەوشت نزمانە یاخۆ ڕەوشت دزێ و ناشیرینانە حکومڕانی دەکەن یعنی حکومڕانێک سیاسەتمەدارێک کاتێک کە کاتی هەڵبژاردن دێتە پێش قەرسیلی بۆ خەڵکی تا سینگی دێنێ قەرسیل ئەو گەنوەیە کە تازە دەڕوێ یا تا چۆکانی دێنێ بەڵێنی سەوز و سووری زۆر بە خەڵک دەدا و شتی زۆر سەیر و عەجایب دەڵێ خۆشی دەزانێت درۆ دەکا ڕاست ناکا دوایش کە پرۆسەی هەڵبژاردنەکە بەسەر دەچێ و کڵاو لەسەری خەڵک دەنێ خەڵک دەڵێ کوا بەڵێنەکان هیچی دیار نییە هەروەها هەندێک کەس ئەوەی بەلایەوە گرنگە لەو لەحزەیەدا خەڵک ئیخفاڵ بکا و خەڵک قەناعەت پێ بێنێ کە دەنگی پێ بدەن دوای دەربەست نیست چی دەڵێ خەڵک ئەوە یەکێک ئاوا سیاسەت دەکات کە بەڕاستی ئەوە قەیرانێکی زۆر گەورەیە من لە پێشەشی ئەم کتێبەدا لە سەرەتاکەی باسم کردووە کە ئێمە لەم ڕۆژگارەدا بەدەست کۆمەڵی قەیرانەوە دەستەویەخەین بەڵام لە هەمووانیان گرنگتر قەیرانی نەبوونی ڕەوشتی بەرزە لە حکومڕانی و سیاسەتدا ئەگەر ناخۆ ڕەوشتی بەرز و پەسەند لە کەسابەتیشدا نەبێ دەبێتە قۆڵبڕینی خەڵک دەبێتە فرت و فێڵ و قۆڵبڕینی خەڵک لە خزمەتیشدا نەبێ دەبێتە دەمارگیری و خۆپەسەندی و خۆ بەسەر خەڵکدا پەڕستکردن لە ڕووی عەشیرەتی و خزمەتیەوە لە ڕووی لە پرۆسەی زانستیشدا نەبێ زانستەکە گە ڕەوشتی تێدا نەبێ بەکار دەهێنرێ بۆ دروستکردنی چەکی کۆکوژ و بۆ ئەو شتانی کە خەڵکی پێ لەبەین دەچێت بۆ فرت و فێڵ هەروەها هەر شتێک ڕەوشت و بەها بەرزەکانی لێدا بڕنی لە ڕاستیدا لە نیوەڕۆکی خۆی خاڵی کراوەتەوە و خاوەنەکەی لەسەری قەرزار دەبێتەوە خەڵک لێ زەرەرمەند دەبێت لە جیاتوی لێ بەهرەمەند بێ کەواتە ئەوە حاڵەتێک ئەوە حاڵەتێک کە ئێستا لێک جاکراونەوە و ئێمە دەمانێت پێکیان بگەێنینەوە ئەڵبەتە پێکیان بگەینەوە تە ڕەوشتی بەرز و جوان بخەینەوە نێو کای سیاست و پێم وایە ئەوانش کە لە خەڵکی هەرێمی کوردستان ئەو شایدێمان بۆ دەدەن
کە ئێمە پێویستیشمان بە شایەتی دانیش نییە بەڵام واقعەکەمان دیارە لەگەڵ هەموو کەسدا ئێمە ڕاستمان کردووە لەگەڵ هەموو کەسدا ساغ بووین دڵسۆزانە مامەڵەمان کردووە ڕاست بووین ڕەخنەشمان لێگرتووە لە حیقد و بغزەوە ڕەخنەمان لێ نەگرتووە لە بەزەی و پەرۆشەوە ڕەخنەمان لێگرتووە پێشنیارمان بۆ کردو ڕەنگە پێی ناخۆش بوو بێ بەڵام بەبەستمان قازانجی ئەو بۆ قازانجی کۆی خەڵکەکەش بووە هەروەها ینی خەڵک کەم و زۆر گەر سەرنجی هەڵوێستەکانی ئێمە بدا ئەو شتانی کە دەیڵێن ڕەخنەی پێ لە خەڵک دەگرین با خۆسەپاندن نەبێ با ڕاوێشکردن بە خەڵکە بێ با ڕێز لە خەڵک گرتن هەبێ هەوڵمانداو لە نێو خۆماندا وا بکەین و ئەندامانی خۆمان و خەڵکی خۆمان ئەو شایدیمان بۆ دەدا و خەڵکی دیکە کەسێک کە لێمانە و نزیک بێت دەزانێ و کە دەڵێن با لەگەڵ خەڵک و جەماوەردا بەڕەحم بین بە پەرۆش بین دڵنەرم بین میهرەبان بین دڵڕەق نەبین خۆپەڕستکەر نەبین هەوڵمانداوە ئێمە وابین کار و چالشەکانمان دیارن هەروەها کە دەڵێن با ئێمە هەوڵ دەین پشت بەخوا ببەستین لەسەر پێ خۆمان بوەستین چامان لەم و لەو نەبێت چ لەسەر ئاستی وڵاتانی هەرێمایەتی ئیقلیمی چ لەسەر ئاستی زلهێزان هاوەکو خەڵکی ئەفغانستان کە پشتیان بە ئەمریکا بەست ئەمریکا ئەوە بە گورگا خواردویدان و بەجێ هێشتن با لەسەر پێی خۆمان بوەستین پشت بەخوای خۆمان ببەستین ئێمە کەوا دەڵێن هەوڵماندا بۆ شێوە ئەوە بەرجەستە بکەین و بازیش لەسەر ئەوە بدەین جا ئێمە کار بۆ ئەوە دەکەین کە ڕەوشت و بەها بەرزەکان بێنەوە نێوکای سیاسی و هەموو ئەوانەی کە سیاست دەکەن و حکومڕانی دەکەن بەتایبەت ئەوانەی کە سیاست دەکەن بە واتایە کە ئەمرونەهی خەڵکیان بەدەستە ئێستا ئەگەر ناوی دیکە سیاسەتی نەزەری دەکا سیاسەتی تیۆری هەیە کە تۆ قسە دەکەی لەبارەی سیاست و حکومڕانیەوە وەکو ئێمەمانان کە قسە دەکەین و سیاسەتی کردەی هەیە کە چۆن ئەو قسانە کە دەیانکا و کردوونی پراکتیزیان دەکا و جێبەجێیان دەکا بێگومان ئێستا هەرێمەکەی ئێمە کە خەڵک زۆربەی بێزارە و تووڕەیە و نیگەرانە لە حکومڕانە لەبەر چییە؟ لەبەر تەماشای حکومڕانەکان دەکات ڕەوشت و بەها بەرزەکانیان تێدانین دادگەری نابینن تیاندا ڕەحم و بەزەیی نابینن وەفاداری نابینن خاکیبوون و خۆبەکەمگرتن نابینن چاوپۆشیکردن لە خەڵک نابینن پاشان بەو چاوە کە ئەم خێروبیری لەم وڵاتەدا هی هەموو لایەکە ئاوا نایبینن بەڵکو قۆرخکاری دەبینن وا دەبینن کە خەڵک عیباد و بیلات بەهی خۆی و بنەواڵەکەی دەزانێت بەهی خۆی خزم و حیزبەکەی دەزانێت خەڵک ئاوا دەبینێ بۆیە نیگەرانەوە من دڵسۆزم بۆ هەموو لایەک بۆ حکومڕانەکانیش و بۆ ئەوانش کە حکمیان بەسەردا دەکرێت دەڵێن بە ڕەوشتە بەرزەکان بێنینەوە نێوکای حکومڕانیمان تاکو لەگەڵ خەڵکدا ڕاستکەین و پێش خەڵک لەگەڵ خوادا ڕاست بکەین سبحانه وتعالى كخوي پروردگار لسورة قصص دا فرميه تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا والعاقبة للمتقين دا فرميه أما نزلقاي روجي دوائي ترخاني دا كين بو كسانيك كنايا نوي برزيان ناوي لزويدا وخرابكاري تيكدانيان ناويت وسرنزامي بو باريسكارانا اما دا ما نوي حكمرانان بو شيوي بن خۆ بەرزکردنەوە بەسەر خەڵکدا و تێکدان لە ژیانی کۆمەلگادا نەکەنە پیشە تۆ تەماشا بکە ئەگەر بڵین زۆرێ لە حکومڕانانی ئەم وڵاتەی ئێمە باسی هەرێمە کەمان دەکەین ئەگەنا عراقی شەروایە ئەگەر بڵین دینیان لە خەڵک ستاندووە دنیاشیان پێنەداون زۆر ڕاستمان کردووە جگە لە خەڵکێکی کەمی دەوروبەریان کە ئەویش نەمرنەژی لە چاو خۆیان بە نەمرنەژی شتێکیان دەدەنێ ئەوەی بە کۆڵێک منەت لەسەرکردنەوە و بەکڕینی ئیرادە و ویستیانەوە کە ئەوە کەی سیاستکردنە ئەوە کەی سیاستکردنە کاک پەیوەند لەم وڵاتەدا کە ئەوم ملیارانەی هاتوونە دەست چ داهاتی نێوخۆ چ کاتی خۆی کە بودجە لە بەغداوە داهات ئەو هەم ملیارانە کواسچیان لێ هات جگە لە هەندێک باڵەخان و کۆشی بەرز و جگە لە کەمینەیە کە بوونە ملیار لێر ئەمە کەی حکومڕانی وا دەبێت ئەتۆ بێت تەماشای ژێرخانی ئابووریت کە کوا کشت و کاڵ و ینی پەرەپێدانی کشت و کاڵ کە وڵاتەکەی ئێمە دەگونجە کشت و کاڵی زۆر باشی لێوە کوا پەرەپێدانی ئاژەڵداری کوا کارگە و فابریقە و بەرهەمی نێوخۆ ئێستاش لەگەڵدا بێت دوای 30 ساڵ حکومڕانی نێوخۆ
ئەم وڵاتە هەر بازاڕی ساختکردنەوەی کاڵای ئەم لاولایە دوای 30 ساڵ حکمڕانی کوا جادە و ڕێوبانت کوا کار و پرۆژەکانت کوا ئیش و کارت بۆ گەنجەکان کوا دامەزراندنت بۆ ئەوانەی کە خوێندن تەواو دەکەن هەموو گەنجەکان ناومێت دەمە سەری خۆ هەڵدەگرن بەرەو دەرێ دەچن لە کاتێدا کە تۆ وەکو دورگەیەک وای لەسەر دەریاچەیەک لە غاز و نەوت و وڵاتەکەت ئاوی شیرینت هەیە چیات هەیە گڵت هەیە یعنی دەتوانی هەموو بەرهەمە پێویستەکان بۆ خۆ لە نەخۆدا بەرهەم بێنی ئەگەر تەماع و ئەگەر بە ملیار لێرکردنی حیزب و خزب لێگەڕێ بە یەک چاو تەماشای هەموو خەڵک بکرێت و ئەم وڵاتە بەهی هەموو لایەک بزاندرێ خێروبێرەکانی بەهی هەموو لایەک بزاندرێن نەک کابرا پێیوابێ هی خۆی و بنەماڵەکەیەتی هی خۆی و خزم و حیزبەکەیەتی ئەگەر شتێکیشی لێبدا بە خەڵک خێری پێکردوون ئەو عەقڵێتە دەبێ بگۆڕدرێ ئەمە ڕەوشتێکی نزم و خراپە بەو شێوێ تەماشای خەڵک و وڵات بکرێ بەڵێ ئێمە دەمانەوێت کە ڕەوشت و بەها بەرزەکان بێنینەوە نێو کای سیاسی بێنی نێو شێوەی حکمڕانی بۆ ئەوە کە دادگەری بچەسپێ زڵمستەم نەمێنێ و خەڵک ئاسوودە بێ و خەڵک حکمڕان و کار بەدەستەکانی خۆی خۆش بوێ خۆشی بوێن وە بۆیان دڵسۆز بێ و وەکو دوژمن تەماشایان نەکە بەڵام مامۆستا درێژە بە گفتوگۆکەمان نەدەین بەس بە ناوبڕێک وەرگرین خۆشەویستانە چینە و چانێک و ئینشاءڵڵا دواتر درێژە بە گفتوگۆکەمان نەدەین بەڵێ خۆشەویستان جارێککە سڵاو لە ئێوەی خۆشەویست درێژە بە گفتوگۆکەمانە دەین سەبارەت بە گەرنجی ڕەوشت لە سیاسەتە مامۆستا دوای ئەو بەرەنجامەی کە سەرمایهداری دروستی کردووە قەناعەتێک لەسەر ئەوە دروست بووە کە سیاست بەڕاستی لە کای ڕەوشت دوورکەوتۆتەوە و ئەمە ینی سەرمایهداری کە بەس بری لە قازانج و لە چاوچون و چێکاتەوە یعنی هەمیشە پێویستی بەوەیە کە جارشکە بچێتەوە دەرەوەی ئەخلاق قسەکە لەسەر ئەوەیە کۆمەڵک بیرمەندیژیشان لەسەر ئەمە کردووە بەڵام لە واقعدا پرسیارەکە ئەوەیە ئیشی چییە جارشکە ئەخلاق بچێڕێتەوە بۆ ناو سیاست یاخود ئەخلاق ببەخشێتەوە بە سیاست بە ئەزمموی خۆم و بە تێگەیشتنی خۆم بۆم دەرکەوتووە کە بەبێ پەیوەندی لە خزمەت خوادا و بەبێ بەهرەوەرگرتن لە وەحی خوای پەروەردگار مرۆڤ ناتوانێت تا سەر ڕەوشتی بەرز و پەسەند و جوانی هەبێت چونکە مرۆڤەکان ئەگەر هەر عەقڵی ڕوودوانایە ئێمە دەمانتوانی وەکو چۆن کۆمپیۆتەرێک چ زانیاریەکی پێدەدەی ئەوە بەپێ ئەو زانیاریە کار دەکات بەڵام مرۆڤ تەنیا عەقڵی ڕوود نییە مرۆڤ عەقڵە و وێڕای عەقڵ هەست و سۆزە هەوا و ئارەزوویە غەریزەکانن مرۆڤ کۆمەڵێک شتە کائینێکی زۆر ئاڵۆزە وەکو شاعیرێک دەڵێ ئەتەحسەب ئەنەکە جوڕم صەغیر وفیکە انطوى العالم الأكبر پێت وایە تۆ تەنێکی بچووکی بەڵام جیهانی گەورە تۆدا خوڵاسە بۆتەوە بۆیە کاک پەیوەند بە بۆ چوونی من بەبێ پەیوەستبوون بەخوای پەروەردگارەوە و بەبێ هەڵبژاردننی منزڵگای کۆتایی بەسەر ژیانی دنیادا مرۆڤ ناتوانێت غەریزەکانی خۆی کۆنتترۆلکە ناتوانێت هاو ئارزووی خۆی کۆنتترۆلکە و ناتوانێت چاوپۆشی بکە لە بەرژەوەندیە شخصیەکانی لە پێناو بەرژەوەندی گشتیدا هەر بۆیە لە کۆتایی سوورەتی ئەلفورقاندا خوای پەروەردگار پێناسەی بەندە چاکەکانی خۆی دەکا وعیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما 15 صفت دەبژێرێ لە بەندە شایستەکانی خوای خاوەن بەزەی صفەتی کۆتاییان ئەوەیە دەفەرمێ والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما خوایە لە ماڵ و منداڵمان بەرچاوڕوونی و یاخود خۆشنویدی و دڵشادیمان پێ ببەخشە و بمان جێڕە بە پێشەوە بۆ پارێزکاران بەندایەتیانە بۆ خۆی خاوەن بەزەیی کەوایان لێ دەکات شایستەی ئەوە بن پێشەوای پارێزکاران بن و ینی پێشڕە و سەرمەشقیان بن
مرۆڤ دەبێت شتێکی چاکتری هەبێت لەوەی کە هەیەی ئەمجا دەستبەرداری ئەوەی کە هەیەی دەبێت حکومڕانێک کە بە ئاسانی دەستی دەگاتە پارە و سامان بە ئاسانی دەستی دەگاتەوە کە زوڵم بکا و ستەم بکا و بە تایبەت لە وڵاتی ئێمەدا کە دامەزراوەکانی دەوڵەتمان نین و کولتورێکی لە مێژینەی وڵات بەڕێوەبردنمان نییە دەبێت بیسەلمێنینەوە کەسێک کە دەستی دەگاتە پارە و سامان بە حەرامی دەستی دەگاتە دەسەڵات دەستی دەگاتە خۆسەپاندن و زوڵمکردن چ شتێک واری دەکاوەنەکە دەبێت شتێکی لە پارە و سامان شیرینتری لە دڵدا هەبێ و دەبێت شتێکی بەهێزتر لە دەسەڵاتەکەی خۆی ببینێ شتێکی چاکتر لە دنیاکەی خۆی ببینێ ئەمجا دەستبەرداری ئەوە دەبێ ئەمجا خۆی کۆنتترۆل دەکا ئەویش بریتێ لە بڕوابوون بە ڕۆژی دوایی و بڕوابوون بە لێپرسینەوەی خوا و وەستان لە بەردەم دادگای خوای پەروەردگاردا هەر بۆیە بە درێژایی مێژوو ئەگەر تەماشا بکەین هەموو ئەوانەی نەکرد لە مێژووی ئیسلامدا هەر لە مێژووی غەیری ئیسلامدا لە مێژووی بەشەردا هەموو ئەوانەی کە کەم و زۆر توانیویانە لە شێوەی حکومڕانیدا خێر بدەنەوە بۆ خەڵک و دادگەری بچەسپێنن و بە یەکسا تەماشای خەڵکن ئەوانە بوون کە بە نەفەسێکی ئیمانی بە نەفەسێکی ڕەبانی حکومڕانیان کردو خوای پەروەردگاریان بینێ و پێش خەڵک و لەبەر خوا سوبحانەوە تەعالە ستەمیان لە خەڵک نەکردووە و لە نێو خەڵکدا دادگەریان چەسپاندووە هەڵبەتە من ناڵێم تەنیا لە کاتێکدا کە ئیمان هەیە و ئیسلام هەیە ڕەوشت و بەها بەرزەکان دەبن و ناڵێم بۆ چونکە خوا سوبحانەوە تەعالە مرۆڤی وا خوڵقاندووە کە فیتڕەتەکەی و عەقڵە سەلیمەکەی تەڕەدەیەک پێی دەبا بەها بەرزەکان و ڕەوشتە بەرزەکان بەڵام من دەڵێم هەتا سەر بەبێ ئیمان و بەبێ پەیوەندی بەخواوە مرۆڤ ناتوانێت پابەند بێ بە ئەخلاق و ڕەوشتی بەرز و جوانەوە و لە هەموو کایەکاندا بە گەشتگیری ئەگەر نا کەسێ بۆی هەیە بڵێەوە تا لە ڕۆژئاوا لە وڵاتانی ڕۆژئاوا حکومڕانان هەن بێفیزن و دادگەری هەوڵ دەچەسپێنن و خۆ لە خەڵکی بە زیاد ناگرن و کاتێک ماوەی حکومڕانەکان بەسەر دەچێت بە لەباری دێنە خوار وانە بۆی هەیە وا بڵێ دەڵێن ڕاستە ئەوە هەم بەرهەمی ئەزمموی تاڵی خۆیانە و هەم بەرهەمی عەقڵی سەلیم و ئەو زگماک و خوارزگە کە مرۆڤی لەسەر خوڵقاندووە بەڵام گومانیشی تێدانە کە لە شێوەی حکومڕانیاندا کەم و کوڕی زۆر هەیە بە تایبەت لە کاتێکدا لە دەرەوەی جوغرافیای خۆیان مامەڵە دەکەن تۆ تەماشا فەڕەنساکە لە جەزائیر کاتی خۆی لە کۆتایی نەوەتەکان جەبهەی ئینقاذ دەرچوو لە ئینتیخابات بەڵام فەڕەنسا گوتی دەبێت پەلە بکەین چونکە خەریکە دەستی ئیسلام لە قۆڵی دیموکراسی دێتە دەرێ کەواتە لەگەڵ مەبدەئەکە و پرانسیبەکەی خۆی کە لە نێو وڵاتی خۆی دەبەحسابکاری پێدەکە لێ درۆی کرد لە جەزائیر ئەمریکا حەماس لە فەلەستین بردیەوە محەممەد مورسی و جەماعەت لەوێ خەڵکی دیکە لە شوێ تەماشا دەکەی ئەمریکا ئەوەی کە دانووی لەگەڵی نەکوڵن تۆمەتێکی دەداتە پاڵوە کودەتای بەسەردا دەکا جا و هەروەها زلهێزەکانی دیکەش هەر بە هەمان شێوەن مەبەستمەوەیە کە هەندێک بە شێوەیەکی ڕێژەی هەندێک ڕەوشت و بەهایان هەن بەڵام لە نێو جوغرافیای خۆیاندا و ئەویش ئەوە نێ زۆری لە پیاوەتی خۆیان بێ وڵاتەکەیان دامەزراوەی تێدا هەن و وڵاتەکەیان دەسەڵاتەکان سێدەسەڵاتەکەی لێکجا کردوونەوە و خەڵک کولتورێکی هەیە خەڵک شارەزایە خەڵک وا ڕاهاتوە بەو شێوە حکومڕانیەوە کە دەبێت دادگەری هەبێ دەبێت چی هەبێت چی هەبێ ئەگەنا قبوڵ ناکا واتە ڕای گشتیان لە دژە ڕاگەاندنیان لە دژە و کۆمەڵک دامەزراوە هەن کە دەست و پێیان دەگرن ئەوانە هەمووی وای کردووە کە بە شێوەیەک لە شێوەکان ڕێژەیەک لە ڕەوشت و بەها هەبێ ئەگەنا من پێم وایە کە بەبێ ئیمان و بەبێ بۆ خوا سوڵحان و بەبێ پەیوەندی لەگەڵ خوا مرۆڤ ناتوانێت غەریزەکانی خۆی کۆنتترۆل کا و ناتوانێت هەست و نەستە خراپەکانی خۆی کۆنتترۆل کا و بیخاتە سەر ڕێژی ڕاست لە شێوەی حکومڕانی مامەسا تۆ کە باسی سیاسەتەکەی سیاست وەکو کایەکی کراوە تەماشاکە یاخود سیاست بریتە لەوەی کە لە دەسەڵات هەبەرجەستا بێت چونکە کە دێتە سەر مەسایلی ئەخلاق و دێتە سەر نائەخلاقی زۆرتر نائەخلاقەکان لە دەسەڵات دەرەکەوێت بۆیە مەبەسمان ئەوەیە ئایا تۆ دیگای تۆ بە شێوەیەکی زۆر فراوان تەماشا سیاسەتەکە سیاست
لە ورد و درشتە حسابەکات لە کای حیزبیەوە تاکو کای دەسەڵات یاخود ئەو ڕوانگەیە وەرەگرە کە پێکوترە ڕوانگەی بەرجەستەکردنی سیاسە لە ناو دەسەڵاتە چونکە خەوشن نائەخلاقەکان بە زۆری لە ناو دەسەڵاتە دەرەکەون. وەڵام من مەبەستم پێ هەردووچێتی چونکە وشەی سیاست فەرهەنگی لیسان العرب پێناسێکی کورتی بۆ هێناوە دەڵ السیاسة القيام على الشيء بما يصلحه بریتێ لە سەرپەرشتی یاخۆ ڕاوەستان لەسەر شتێک هەڵسان بە شتێ بە شێوە کە چاشی بکە زۆر پێناسی دیکەی سیاستەن ڕەنگە دوایی ئێمە پێی دەگەین کەواتە سیاست یعنی سەرپەرشتیکردن سیاست یعنی مشورخۆری جا ئەو سەرپەرشتیکردن مشورخۆریە ئەگەر دەسەڵات هەبێ ئەوە بەکردەوە بەرجەسە دەبێ ئەگە دەسەڵات نەبێ دەمێنێتەوە بە هەستونەست و بە قسە و بە ڕێپێشاندان و بە ڕەخنە لێگرتن و پێشنیارکردن و ئامۆژگاریکردن کە ئەویش هەر سیاسەتە چونکە پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم لە صحیح بوخاری داهاتوە کە دەفەرمێ كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء كلما هلك نبي خلفه نبي بنو ئیسرائیل پێغەمبەرانیان عەلەیهیم الصەڵات وەسەلام سیاسەتیان دەکردن هەر پێغەمبەرێک کۆچی دوایی دەکرد پێغەمبەریشکە شوێنی دەگرتەوە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ کەواتە خۆ پێغەمبەرانی بنو ئیسرائیل هەمویان حوکمڕان نەبوون ئەوەی بۆ ئێمە دیارە موسا تا ڕادەیەک حوکمڕانی هەبووە و داود و سولەیمان سەڵات و سەلامی خوا لەسەر هەمویان بێ بەڵام زۆر لە پێغەمبەرانی دیکەی بنو ئیسرائیل هەندێکی هەر کوژراون وەکو زەکەریا و یەحیا وانی دیکە زۆر بە چەوسێنراوەی مەسەلەن ژیانیان بەسەر بردووە بەڵام پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام شێوە هەڵس و کەوتەکەیان بە سیاست ناودەبا کەواتە سیاست هەم حاڵەتی پێش گەیشتنی بەدەسەڵاتی هەیە و هەم حاڵەتی گەیشتن بەدەسەڵاتی ئەوەش کە دەفەرمووی ینی خەوش و ناڕێژیەکانی سیاستکردن زیاتر لە حاڵەتی دەسەڵاتدا بەرجەستە دەبن ئەوە ڕاستە بەڵام جاری وایە کە کەسێک لە حاڵەتی دەسەڵاتیش دانێ خەوش و خاڵی زۆری هەیە درۆ لەگەڵ خەڵک دەکا دەیوێت خەڵک هەڵخەڵەتێنێ دەمار و خۆبەزلگری هەیە نادی دەگرتنی خەڵکی هەیە سیفەتی خراپی تێدا بەرجەستن جارە هیچ دەسەڵاتیشی نییە کە بە تەکید ئەو جۆرە کەسانە کە دەسەڵاتیان بکەوێتە دەست خراپتر دەبن چونکە دەسەڵات دەست ڕۆیشتوێتی جاچ لە ڕووی ماڵ و سامانەوە بێت لە ڕووی ئەمر و نەهی و دەسەڵاتی سیاسیەوە بێت لە هەر ڕوویەکەوە بێ زەمینە بۆ مرۆڤ هەموار دەکا دەستی دەکاتەوە کە زیاتر ئەوەی کە دەیەوێ ئەنجامی بدە کەواتە من بە هەردوو چەمکەکەی وشەی سیاست بە هەردوو چەمکەکەی بەکاردێنم بەڵام زیاتر مەبەستمان پێ حاڵەتی حوکمڕانیەتی ئەڵبەتە بەڵام کە دەگوترێ سیاست ئەوە نیە ئیلا کەسێک کە حوکمڕانە و دەسەڵاتی هەیە بەڵکو هەر کەسێک کە قسە دەکا لەبارەی کۆمەلگاوە خێر و شەڕی کۆمەلگاوە میلەت چۆن بێ و خێربێری وڵات چۆن بێ ئەمر و نەهی لە وڵاتدا چۆن بێ بێگومان هەمووی هەردەگرێتەوە چ بە شێوێکی تیۆری کاری سیاسی بکات چێ بە شێوێکی کردەی مامۆستا باست لەوە کرد کە بەشێک لە سیاست ببوورە بەشێک لە سیاست بریتە لە سیاسەتی تیۆر و بەشەکەی تریشی پەیوەستە بە پراکتیزەکردنەوە یاخود بە پراکتیکەوە ئەوش ئەوەیە کە دەسەڵات پراکتیکە و لە دەروی دەسەڵات ئەوکەی تر مەسەرەن جۆرەکە لە تیۆر بەڵام مامۆستا ئێستا شتێکی تر هەیە ینی هێزە سیاسەکان بە جۆرە لە جۆرەکان لە دەروی سیاسەتیش جاری وایە هەر سیاسەتی پراکتیزاکەن ینی کۆمەڵی دادگەری کوردستان کە ئێمە ئێستا لەبەردەم سەرۆکەکە دانیشتوین کۆمەڵک پنتی بە ئاو بڵێن ئەخلاقی هەیە کە ئیشانتیاکە و کۆمەڵک پنتی ئیداری هەیە ئیشانتیاکە بۆچی ئێمە قەناعەت بەوە بکەین هەچی لە دەروی دەسەڵات بێ بە جۆرە لە جۆرەکان وەکو واکە بە حەواوە بێ بە ئاسمانەوە بێ بەس تیۆرەی هەیە بەس قسەی هەیە بەس دینە لە کاتێکا ئەمە دەتوانین بە ئەوە بڵێن بە جۆرە لە جۆران کردەیشان لێ ببینین ینی کۆمەڵێک دەستگا و دامەزراوەی مەدەنی هەن کە سوود بە خەڵکە بەخشن ئەمانە مەسەلەن بۆن منە لە ڕوانگەی ئەخلاقی لە ڕوانگەی تەندروستی لە ڕوانگەی بەسەرن کۆمەڵایەتی ئەمانە بۆ نابن بە کردەی ئەخلاقی بۆ نابن مەسەلەن بەو شتانی کە دوجار ئەمانە وردە
بەجۆر لە جۆرەکان ئەخلاق ڕاکێشنەوە بۆ ناو سیاست چکە هێزێکی سیاسی تەبەنی لە جۆرەکان ئەماکەت وڵا بێگومان کردی ئەخلاقین ینی نەک بۆ نابنەوە لە هەر ئەوانە کردی ئەخلاقی و ڕەوشتین بەڵام ئەگە بڵێ بۆچی بە کاری سیاسی لە قەڵەم نادەن من مەبەستمەوە بوو بۆچی ئەمە بە کردی ئەخلاقی حساب نەکەین با کردی ئەخلاقی حسابن بەڵام بڵێ بۆ کردی سیاسی حساب مەبەست ئەوەیە بەڵێ ڕاستە کوتم هێزێکی سیاسی بەس لە مەجای ئەخلاقیە مەسەڵەن کارەکە بەڵێ لە ڕاستیدا ئەوە شەر سیاسەتە گومانی تێدانێ بەڵام کاک پەیوەند لە کاتێکدا کە کەسێک ئەمر و نەهی ئەم وڵاتەی بەدەستە عەرز و بەرزی بەدەستە نەوتی بەدەستە بودجە و ئیمکانیاتی بەدەستە باج و خەراجی وڵاتی بەدەستە بێگومان ئەوە چاکتر دەتوانێت زیاتر دەتوانێت کە وەڵامگۆی داواکاریەکانی خەڵک بێت ئەوەی ئێمە زیاتر لە پەراویزی کۆمەلگادا ئەمە کاری خێرخوازی دەکەین کاری فیکری دەکەین کاری بانگەواز دەکەین کاری پەروەردەی دەکەین کاری ڕاگەیاندن دەکەین ئەو گومانی تێدا نییە بەڵام گرفت و کێشە حیاتیەکانی خەڵک بۆ وێنە دامەزراندنی خەڵک بۆ وێنە زەوی دان بە کەسانێک کە بێجێگە و ڕێگەن بۆ وێنە کەسانێک کە بێکارن کار بۆ ڕەخساندنیان وانە بۆ وێنە کەسانێک کە ناچار دەبن کۆس بکەن بۆ دەرێ لە بەربێ ئیشی نێڵی کاریان بۆ بڕخسیێنی ئەوانەی کە دەیانێت هاوسەرگیری بکەن هاوکاری بکرێن هاوسەرگیری بکەن جێگە و ڕێگەیان بۆ دابین بکرێن هاوکاری بکرێن ئیشیان بۆ بدۆزرێتەوە ئەمانە زیاتر بەوە دەکرێن کە دەسەڵاتی فیعلی وڵاتی بەدەستە ئەگەر نابێگومان ئەوی دیکەش هەمووی هەر کای سیاسیە زاراوەیەک هەیە لەم ئێستا بەکاردەهێنرێت پێ دەگوترێت تەغەول و سوڵتە سیاسیە واتە بە دێوبوونی دەسەڵاتی سیاسی ئەمە بۆ زانیاریت لە ئیسلام دەشتێکی مەرفوزە لە سەردەمی بەنو ئومەیەوە ئەوە دەستی پێکرد لە سەردەمی خەلیفە ڕاشیدەکان هەرچوە خەلیفە ڕاشیدەکان خوالیان ڕازی بێ ئەو بەکر و عومەر و عوسمان و عەلی بەڵێ حوکمڕانی یەکەم و ئەوانەی ستافەکەی بێگومان ئەوانە زیاتر ئەمر و نەهیان بەدەست بوو بەڵام خەڵکی دیکەش کاریگەری هەبوو و خەڵکی دیکەش قسەی لێ وەردەگیراوە بۆی هەوڵ ڕەخنە بگرێت پێشنیار بکاوە کاریگەری هەبوو و دوایەش تەنها لە سەردەمی بەنو ئومەیە و بەنو عەباس و عوسمانیەکانیشدا کە سوڵتە زۆر تەغەولی کرد بوو بە دێول لەسەر حیسابی کایەکانی دیکە یاخود لەسەر حسابی دامەزراوەکانی دیکەی کۆمەلگا ئەوەی لەم ڕۆژگاتی پێ دەوترێت کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەگەڵ ئەوەشدا کەسانێک هەر هەبوون و هەندێک دام و دەستگا هەر هەبوون کە کەم و زۆر کاریگەریان هەبوو لە نێو کۆمەلگادا بەڵام لەم دوایەدا دوای ئەوەی کە دەوڵەتی فراوانی ئیسلامی لە سەردەمی عوسمانیەکاندا هەڵوەشایەوە و ئەم دەوڵەتۆکانە پێکهێنران ئەمە زیاتر تەغەولی دەسەڵاتی سیاسی بەرجەستە بوو و هیچی نەهێشتەوە ئێستا تۆ تەماشا دەکەی عەسکەر و هێزی ئەوە هەمووی لە عایدی دەوڵەتە ئابووری هەموو عایدی دەوڵەتە و پەیوەندیەکان هەموو عایدی دەوڵەتن بەڵکو کایەکانی خوێندن پەروەردە ئەوانە هەمووی عایدی دەوڵەتن یعنی هامیش و پەراویزێکی کەم بۆ خەڵک ماوەتەوە کە کات لە ئەسڵدا وان نییە لە ئەسڵدا نابێت دەسەڵاتی سیاسی بەڵێ دەبێت سنوورەکان بپارێزێ دەسەڵاتی سیاسی بەڵێ دەبێت پێداویستی سەرەتایەکانی ژانی خەڵک بۆ خەڵک دابین کە وەکو زانایانی سیاسەتی شەرعی باسییان کردووە بەڵام نابێ هەموو شتێک بۆ خۆی قۆڕەکە هەموو شتێک بگرێتە دەستخۆی دەبێت پەراویزێکی زۆر و چەندکایەکی زۆر بۆ خەڵک بمێنەوە کەوانیش دەوری خۆیان ببین جا ئێستا ئەوەی جەنابەت گوتت فعلەن ئێمە لە کۆمەڵک کایەدا کاری خۆمان دەکەین لە ڕووی فیکریەوە لە ڕووی بانگەوازەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی کاری خێرخوازیەوە ڕاستە ئێمەش و غەیری ئێمەش مەسەلەن بەڵکو ئەوانە کە حوکمڕانیشن هێندێک دەستگای خێرخوازیان هەیە کە تۆ دەستگای خێرخوازیت بۆ چییە؟ تۆ دەوڵەتی تۆ حیزبەکەت دەوڵەتە حیزبەکە دەوڵەتی قوت داوە پێویست ناکە دەستگای خێرخوازیت هەبێ تو بۆ خێر بە خەڵک دەکەی هەربێنە وەکو دەوڵەت چونکە دەستگای خێرخوازی واتە من هاوکاری خەڵک دەکەم بەڵام ئەوەی دیکە تۆ
دەوڵەتی حکوومەتی تۆ دەبێت خەڵک بژێنی تۆ ینی پێداویستەکانی خەڵک دابین کەی پێویست ناکە هەر ئیمکانیاتی دەوڵەتەکەت دەستگایکی خێرخوازیت قوت کردوێتەوە ئەنجا منەتی لەسەر خەڵک کاکەوە دەستگای خێرخوازی فڵانەوە ئێمە وامان کرد بوو هەر ئیمکانیتی دەوڵەتە هەربیدە بە خەڵکو و منەتیان لەسەر مەکە و زانایانی ئیسلام دەڵێن ئەگەر کەسێک زەکات بە کەسێک بدا دەی بڵێ کاکەوە زەکاتە بەڵام ئەگەر خێر و سەدەقە بێ با بڵێ کاکە با نەڵێەوە زەکاتە بۆچی دەڵێ چونکە زەکات حەقێکە خوا واجبی کردووە هیچ منەتی تێدا نییە بەڵکو بابای زەکات دەر دەبێ مەمنون بێ زەکات وەرگرەکە لێ وەربگرێ ئەوە ئێستا وایە ئەگەرنا لە ئەسڵدا دەبێت دەوڵەت زەکات کۆ بکاتەوە و هەشتیەکی زەکات بۆچێ وەالعامیلینە عەلەیها سەرپەرشتیارانی کۆکردنەوەی زەکات دەوڵەت خۆی دەکاتەوە لە دەوڵەمەند و لە ساماندارەکان و بە زۆر ریان وەردەگرێ و هەشتیەکی دەدرێ بەوانەی کە سەروبەرەی زەکات دەکەن مەبەستم ئێستاوە هیچ شتەکە لەسەر ئەسڵی خۆی نەماوە لە گرێژە نەچووە بەڵام زانایان دەڵێن کە زەکات وڵێ زەکاتە بۆی کابرا هەست بە هیچ بنەتێک نەکە ئەگە خێر و سەدەقەش بێ ئەو شتێکی دیکەیە جا ئەوەی کە جەنابەت گوتت وتم کۆمەڵێک ئیشی ئەخلاقی و ئەوەی کە جەنابەت گوتت ڕاستە ئێمەش و غەیری ئێمەش جاگە بە حەق بێ ئەگەر بە ناحەق بێ ئەوەی کە دەسەڵاتدار و حوکمڕانە بە ناحەق کاری خێرخوازی دەکات تۆ پێویست ناکە پارەی دەوڵەتەکە کە هیچ دەوڵەت و خەڵکە بێنی بۆ کاری خێرخوازی بەکاری بێنی بێنە وەکو دەوڵەت بەکاری بێن وەکو حکوومەت و بیدە بە خەڵکو تەواو بەڵام ئەوی دیکە دێت چ بکە ینی ئەمە لە خەڵکی خێرخواز پارە وەردەگرین و خزمەتی خەڵکی هەژار و نەداری پێ دەکەین ئەمە هەر ئەوەندەمان دەسەڵات هەیە بەڵام ئەو دەسەڵاتی هەیە باج و خەراجی دنیای لێ بەردەستدایە ئەو نابێ بێنێ کاری خێرخوازی بکە مەمەسا ئەڵلقەی ژمارە 95مان کۆتایی هات بۆ هیوای ئینشاڵڵا بتوانین لە ئەڵلقەکانی داهاتوە درێژە بە ئەمە بدەین وەردەوەرداش بچینە ناوەڕۆکی کتێبەکە ئینشاڵڵا بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەمەڵقەیەشمان تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێنین خواتان لەگەڵ